منیش پێشنیارتان بۆکەم لێرەوە ێوەجێکی چەند کتێبێک بێنن و بەشدار بن لەم هەڵمەتەدا ئەوەی کە ئێستا گوێی لێمە ئەوەی کامان بینێت هیوادارین دەست و بردێک بکات یان هەڵمەتێک بکات بۆەوەی کە بتوانێت لەگەڵ خۆیدا چەند کتێب بە کتێبێکیش بەشداری بکەی بۆ ئەم هەڵمەتە گرنگە. ئەم هەڵمەتۆکو باستان کرد هەڵمەتێکی میدیاییە بۆ کۆکردنەوەی کتێبە بۆ کتێبخانەی پیرەمەگرون کە پێشماوەیەک بەهۆی خۆپیشاندانەکانەوە بەداخەوە ئەم کتێبخانەیە سووتێنرا. هەندێک بۆ چوون و بابەت هەبوو لەسەرەوەی کە کتێبخانە مڵکی گشتیە نابێ بسووتێنرێت زۆر جاربازەوە دەکرێت دەستێک هۆکار بۆ بۆی کە سووتانی ئەم کتێبخانەیە بە هەر هۆکارێک بێت ئەم کتێبخانەیە سوتا و ئێستا کتێبی تێدانەماوە پێویستی بە هاوکاری و هەڵمەت و کۆکردنەوە و کۆمەکەکانی ئێوە لە ڕوانگەی کتێبەوە. ئەمەی کە لە پشتی منەوە ئایبینن بەشێکی زۆر لە خوێندکارانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانین کە بەشی تەکنیکی میدیا بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات ئەم هەڵمەتیان ڕێک خستووە. وەکوی بینن پەیتا خوێندکاران مامۆستایان نووسەران هونەرمەندان ئەدیبان هاوڵاتیان کتێب دەکڕن. ئەم چادرش دانراوە واتە هەر لە زانکۆی پۆلیتەکنیک لە گەڕێکی چوارچرا هەیە و بۆی کە شوێنەکەش بزانن هاوڵاتی لە دەرەوەی زانکۆش ئەتوانێت بێتە نێو زانکۆ کتێبەکانی خۆی پێشکەش بکات. لێرە لیژنەیەک دانراوە ناوەکان دەنووسێت جەردێک دەکرێت کتێبەکان دەنووسێت دواتر بەپێی سیستەم هەندێک سیستەم هەیە لە بواری کتێبخانەدا پێدەوتری سیستەمی جۆن دەیەوی کتێبەکان ڕێک دەخرێتەوە پۆڵێنیان بۆ دەکرێت لە سەر ڕەفەکان و ئەم کتێبخانەیە زیندوو دەکرێتەوە. هیوادارین ئەم کەمپینە کە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت ببێت هۆکارێک بۆ زیندووکردنەوەی ئەم کتێبخانەیە. چەند ڕاو بۆچوونی مامۆستا و ئەو کەسانی کە بەشداری ئەم کەمپینە وەردەگرن بزانم ئەوان لەسەر ئەم کەمپینە دەڵێن چی. دکتۆر حەکیم عوسمانم لەگەڵایە کە بەڕێزیان ڕاگری کۆلێژی تەکنیکین کارگێڕین. دکتۆریان زۆر بەخێر بیت. چی تێ لەسەر ئەم کەمپینە تا چەند گرنگە خوێندکار ئەم جۆرە کەمپینانە بەڕێوە بەرێ؟ باینتان باش سەرەتا دەستخۆشی لە کەناڵی کورساتەکەم بۆ سپۆنسەریکردنی ئەم بۆنەیە ئەم هەڵمەتە کە بەشی تەکنیکی میدیا و کومبادەرەیەک دەستی پێکردووە و لە کۆلیژی تەکنیکی کارگێڕی لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی دیارە ئەم کارە گرنگیەکی زۆری هەیە و جارێکی تر جگە لەوەی کە پاڵپشتیکردن و هاوکاریکردنی کتێبخانەی گشتی پیرەمەگرونە کە بەهۆی ئەو بارودۆخەوە ئەو کتێبانی سووتێنرا یان ئەو بوو پێویستە ئێستا لایەنێک بە شێوەیەکی تر دروستی کاتەوە ینی بنیادی ناتەوە وەک چۆن لە دروشمی ئەم هەڵمەتە ئەوەیە پەرتووک ئایندە بنیاددانەوە. ئەمە ئامانجێکی خۆی پێکی ئەم جۆرە کەمپینەوە گەستەش دەبینم خوێندکاران هاتوون بەشێکی زۆر لە وڵاتیان کتێبەکانی خۆیان هێنن لێرە دەیبەخشن بە کتێبخانە. بۆ کاری زانکۆ ئەم جۆرە کارانە چەند زۆر گرنگە بۆ کاری زانکۆ و ئەگەر بێت و ئەمە بەشێک لەو کلێنانە پڕکاتەوە یان بەشێک لەو کتێبانی کە پێویستە لە کتێبخانە هەبێ پڕکاتەوە بۆ خۆی وەکو هەڵوێستێک وەکو کردێکی زۆر گرنگە لەبەرەوەی ئەرکی زانکۆ و کاری زانکۆی تەنها خوێندنی هەناوهۆڵەکان و ئۆشتانە نییە بەڵکو تەنانەت لە ڕێنمایەکانی وزارەتی خوێنی باڵاش ئەم بەشداریکردنە کۆمەڵگەیە شوێنی خۆی هەیە تەنانەت لە ڕانکی زانکۆکەش اعتیبارێک و شوێنێکی بۆ کراوەتەوە کە زانکۆکان پێویستە ڕۆڵی زیاتر ببینین زیاتر لەوەی کە وانە ئەڵەنەوە بە کۆمەڵی خوێندیارەوە ئەرکێکی گەورە و پیرۆزە کە تۆ کۆمەڵی خەڵکی خوێندکار کە دێنە ئێرە لە بۆرە جیاجاکان شارەزایی پیاکەن دیارە ئەرکی ئەنجامدانی توێژینەوە ئەوشە لەگەڵ ئەوشا پێویستە لەو بۆنە و لەو بابەتانەی کە پەیوەنددارە بە کۆمەلگەوە ڕۆڵ بجێڕێ. ئەمە هیچێکە لەو کارە گرنگانەی کە تەسەورەکەم جێی خۆی بکاتەوە لە ناو کۆمەلگا و ئەم هەڵمەتە بۆ کۆکردنەوەی شتێکی زۆر پیرۆزە وەش کتێبە و بەتەکید ئەگەر بێت و درێژش پێ بدرێتە سەورەکەم لە دەرەوەی شاری سلێمانیش خەڵکانێکی بەشداری بکە لە بنیاددانەوەی ئەو کتێبخانەیە و دیارە ئێمە هەمومان مامۆستا خوێندکار فەرمانبەران هەموو لە چوارچەوەی هەڵمەتەیە هەوڵەدەین بەشێک لەو کتێبانی کە خۆمان هەمانە بیبەخشین بۆ کتێبخانی بۆی دروست بێت و جارێکی تر و بنیاتێترێت. زۆر سپاس بۆ تۆ. دیارە وەکو دەیبینن بەردەوام خوێندکاران مامۆستایان لە دەرەوەی زانکۆ هەڵمەت دێنن کتێبەکانی خۆیان دێنن هاوڵاتیەک دەبینم لە دوورەوە دێتە ئێرە مامەگیان سڵاو لەبێ بەخێر بیت زۆر بەخێر بیت ئەگەر ڕوو بکەیتە ئەم کامێرەیە بۆ لەکوێوە هاتووی؟
وڵا لێرە لای کاکڕزانە بەشە ناو خۆی بەڵێ ئەمە کتێبی کوێکیان کردوتەوە کتێبی وڵا کاکرزا کۆی کردوێت کوێیان کردوتەوە دەستیان خۆش بە هەر کەسێک کوێکاتەوە گرنگە کتێبەکانی بگاتێرە دەستە خۆش بە فەرمو دیارە لەلایەن هەر خوێنکارانی زانکۆ خۆیانەوە لێرەدا بم جۆرە پێشوازیان لێکرێت کتێبەکان دەنووسێت سڵاتان لەبێ پرۆسەکە چۆن ڕاتە ئێستا خۆشببختانە زۆر باشەڕوا و هەم دامەزراوە هەم خەڵکی ئاسایی کتێبمان بۆێنن ئەمە پێشتر وەکو ئێوە ئاگدار بن هیچ ئاگداریەک بۆ شوێنەکان ڕۆیشتووە کە ئەم هەڵمەتە هەیە خۆیان شت بێنیان ئەمە خۆڕستکە و خەڵکێکی زۆر دەێنیان مامۆساکانی زانکۆن دەین کەسانی زۆری تیا هەم مامۆسای زانکۆتیە هەمیش پێشتر ئەعلان کرا دوێنێ هەموو دەستگاکان لێرە بوون ئەعلان کرا چیە نووسن لێرە ئێمە لێرە ناوی ئەو کەسانە ئەنووسین کە ئێنن و پیشەکەیان و چەند کتێب ئێنن و وەکو دوایش پێما بێت پیرۆزبایەکان بۆ نێرن یا دەستخۆشییان بۆ نێرن ژماری بالەکەشانی وەرگن هەڵمەتی میدیایی کۆکردنەوەی کتێب بۆ کتێبخانەی پیرەمەگرون کام کتێبخانەیە یان کتێبخانە سوتاوەکەی پیرەمەگرون بەردەوامی هەیە وەکو دەیبینن خۆشبەختانە چەند دەقەیەکە دەستی پێکردەوە بەڵام خەڵکێکی زۆر یەت کتێبەکانی خۆی دەهێنێت زۆر کەس دەبینم لە پشتی منەوە ئەگەر ئەو دوو بەڕێزە بێنە لای من بۆی قسێ بکەین سڵاوتان لێ بێم کاتتان باش وەکو چۆ بەشدار بوون بەڕێستا بەڵێ جان ئەفو بەشدار بوون جەناب من وەکو لێپرسراوی بەشە ناوخۆیەکان بەڵام کتێبەکانەمی کتێبخانەی خۆمە چونکە خۆم پێشتر بەرپرسی کتێبخانەی گشتی بەکرێجۆ بووم ئەزانم کتێب شمشێرە لە کاتی گەنجێتیدا و ئەبێتە قەلغان لە کاتی پیرێتیدا ئێستش وەکو هاوخەمیەگە و کتێبخانەی پیرەمەگرون کە سوتا و زانکۆمان ئەوەی کردووە ئەمڕۆ نزیکەی 300 کتێب هەروەکو شخصی خۆم پێشکەشەکەم بەو کتێبخانەیە و بە حکمیەوەی پێشتریش لێ پرسراوی کتێبخانەی گشتی بەکرێجۆ بوومە چەند برادێکم تەلەفۆنم بۆیان کردووە ئەمڕۆ نزیکەی زیاد لە 1000 کتێب بەس لە ڕێگەی خۆمەوە دێ بۆ ئەم کەمپین خۆشکەواتەوەش هەڵوێستێکی جوانە تەلەفۆنی شکەی بۆ هاوڕێکانن دەستە خۆش بەخاتن تۆ قسەمان بۆ ناکەیت چەند گرنگە ئەم جۆرە کەمپینانە ڕوو بکەیتە کامێرە سوپاسانەکەم وەرە بۆمە گیان تۆ بڕۆبا ئەزانم هیلاکیشمان کردن و هەندێک لە کتێبەکانیشتان کەوت چەند گرنگە ئەم جۆرە کەمپینانە بکرێ بۆی بتوانین کتێبخانەیەک زیندوی ئەم کتێبانە زۆر گرنگە ینی ئەم جۆرە کەمپینانە زۆر گرنگە چونکە بەڕاستی کتێب پێناسەیە بۆ مرۆڤ پێش یعنی ببورێت با کتێبەکان بێگومان قورسیش بوو کتێبەکان بمان بورە بەردەوام باش فەرموو دەستە خۆش بە زۆر زۆر سپاس بەشێکی زۆر لەوانی کە دێنە ئێرە کتێبەکان دەهێنن لەگەڵ خۆیاندا کتێبخانەی پیرەمەگرون پێویستی بە هەوڵ و هیمەتی هەموو لایەکە تەنها ئەم دیمەنانەی بینن پەیوەست نییە بە خوێنکارانی ناوزانکۆوە تۆ لە دەرەوەکو هاوڵاتیەک بەشدار بە یەک کتێب بکڕەوەرە بەشداری ئەم کامپینە بکە بۆی بتوانین کتێبخانەی پیرەمەگرون ببوژێنینەوە بۆی بتوانین ئەوەی کە ڕۆیشت قەرەبووی بکەینەوە بتوانین ناوەڕۆکی و کتێبانش گرنگن هەموو جۆرە کتێبێک ناوڕۆک و گرنگی تایبەت بەخۆی هەیە ئەم دیمەنانەی بینن بەشێکن لە ئەو کەمپینەی کە دەستگای میدیای کورسا دیارە سپۆنسەری میدیاکەیت و هەڵمەتێکی میدیایە بۆ کۆکردنەوەی کتێب بۆی کە بتوانین ئەم کتێبخانەیە زیندوو بکەینەوە ئێوە وەکو چۆ بەشدارن ئەمڕۆ لێرە کارمەندی کتێبخانەی چەندە دڵتان تەنگ بوو بۆی کە ئەم کتێبخانەیە سوتا ئەوەی ڕۆی ئەمە باسی ئەوە ناکەین چەندە پەرۆشن بۆی کە بەم کەمپینە خێرا پڕێکی پەرۆشی کتێبخانەکەی و کەوا هاتین بۆ ئێرانە بووم بە دەنگ هاتنی زانکۆی پۆلیتەکنیکی بەشی میدیا کەوا هەستاوە بۆ کەمپینە ئەوە پەرۆشیمانەکەەوە هاتین و بۆ کۆکردنەوەی کتێب لە خۆش بخۆ دیارە وەکو دەیبینم لە پشتی منەوە ناسان وەکو مەڵبند یەکێتی نیشتمانی کوردستان هاتون کاک جەبارۆکو شەخص هاتون یاخوا بەخێر بێنەر کەسێکن ڕای جەنابتمەوە لە سەرم جۆرە وەڵا من سەرەتا دەستخۆشی لە دەستگای میدیایی کورسات و زانکۆی پۆلیتەکنیکەکەم کە ئەم هەڵمەتی بەخشینی کتێبە بۆ کتێبخانەی پیرەمەگرون ئەمە ئێمەش حەزمان کرد بەشداریکەین وەکو بەشی ڕاگەیان و ڕناگبیری مەڵبەندی ڕێخستی سلێمانی کە بەشدار بین بە 50 کتێب و نامیلکە بۆ مەبەستەش دەستخۆشیتان یەکەم جارێکی تر لەنێو مەڵبەندا چەندین کتێب لە بەشی ڕاگەیان و ڕناگبیری چاپ دەکرێت چۆن واتان لێ بکەمەوە زیاتر بهێنن یعنی چۆن بیکەین بە وعدێک لە مەڵبەند یەکی ڕێخستی سلێمانی
کتێبی زیاتر بێنە بۆ بکەم والله ئێمە سەرەتا ئینە دەست پێشقەری بەشەکەی خۆمان بوو تەنها بەشەکەی خۆشمان هاتوین ئەو کتێبوونامیلکانەی کە دووبارەیەن زیاتر لە لامان ئەوانەمانینەوە ئێمە بە خۆشمان کتێبخانەیەکمان هەیە هێشتا کتێبخانەکەمان پێویستی بۆیە دەوڵەمەندتری کەین ئینشاءڵڵا سپاسانەکەین خۆشببختین هەر ڕەنگێکیت هەر دەنگێکیت هەر ڕەنگێکی جیاوازت هەیە سەردام کە کتێبخانەی پیرەمەگرون پێویستی بە هاوکاری و کۆمەکە دارایینی ئەمجاران کۆمەکی زانستە کۆمەکی زانست لە هەموو دنیادا گرنگە پێویستە کات ئێمە دەستمان هەبێت لە بنیادنانەوەی ئەم کتێبخانەی بەڕێوەبەری کتێبخانەی پیرەمەگرونم لەگەڵدایە خاتوفاتمە سڵاو لێبێم کاتت باش چەند دڵخۆشن ئێستا خەڵکێک دەبینی خوێنکارێک دەبینی مامۆستا نووسەر هەموو شتێک دەبینی بە پەرۆشن بۆ زیندووکردنەوەی جارێکی کتێبخانەکە چاوەڕێ چی دەکەنەوە وڵای ئێمە زۆر دڵخۆشین بەم کەمپینانە کە ئەکرێ بەڕاستی وە هەستەکەم کتێبخانە ئەنی لە زۆر لە جاران باشتر بنیاتەوە اینجا لە بەرنامەشمانە هەیە کتێبخانەکە بە ئەلکترۆنیش بکەین ئەم هەر لە پیرەمەگرونیش کەمپینێکی تر کراوە لە سەرەتای سوستانی کتێبخانەکە هەتا ئێسێمە دەستخۆشییان نوێکەین کە مامۆستا تاریخ سەرپەرشتیەکە و زۆر سپاسی ئەو کەسایەتی و لایەنانەشێکین کە تا ئێستا کۆمەکیان کردوین بە کتێب دەستخۆشیان نێکەین سپاسی ئەم بەڕێزانەشێکین کە ئەمڕۆ هەستاون بەم کەمپینە کتێب سوتاوە ئەتانوێت چەند هزار چێتەوە چێ ئێمە بە تقریبی 4592 کتێب و سەرچاوەمان سوتاوە لە هەموو بەشەکان بەڵێ ئێستا خۆشم بەوەی کە دڵنیام زۆر لەو بڕە زیاترمان بۆیێتەوە لە ڕووی بینا و نوێژەنکردەوە ئەمانە کاری بۆ کراوە ئەم کتێبانە بۆ منە ئەگەر لەم سێ ڕۆژی کەمپینەدا ئیشەڵا زۆر زیاترە بێ نەگەڵ 4000 زیاتر کە تۆ باسی دەکەی ئامادەکاری کراوە بۆ ئەم کتێبانە بچنەوە و پۆڵێن بکرێنەوە جارێک من لێرەوە دەستخۆشی لە کاکسیروان بەڕێوەبەری قایمقامی قەزای دوکانەکەم کە لەگەڵ بەڕێز کاک هەڵمەت قایکەندی کە هەستاون بە نۆژنکردنەوەی بینای کتێبخانەکەمان دڵنیام کە زۆر لە جاران باشترە بێت سپاسی دەستخۆشی بوو هەموو ئەو کەسولایەنانەکەم کە هاوکارمان بوون داواتان کردووە لە خەڵک لەم کەمپینیان داوایەکتان هەیە چ جۆرە کتێبێک بێنن دیاریکراوە یان ئارەزوومەندانەیە لە هەر زمانێک دەهێنێ بابیێنێ لە هەر بوارێک دەهێنێ گرنگەوە کتێبمان هاوکاریکەن یان ئێوە کەوەکو بەڕێبەری کتێبخانن هەستەکەی خوێنەری چ جۆرە خوێنەرێک سەردانی کتێبخانەکەی کردو پێتان وایە زۆر پێویستان بۆ جۆرە کتێبان من وەکو بەڕێبەری کتێبخانەکە بە حکمەوەی کە خیبرەمان هەیە لەو کتێبخانەیە ئێمە پێویستمان بە هەموو سەرچاوەکان هەیە لە کتێب نەک بە تایبەت سەرچاوەیەکی دیاریکراو ینی کتێبخانەکە هەتا دەوڵەمەند بێ ئێمە پێمان خۆشە خەڵک زیاتر ئیسفادەی لەکە وایە نە دەستان خۆش بێت ئەم هەڵمەتە سێ ڕۆژ بەردەوامە بێ ڕەنگە لە ڕۆژانی داهاتووتریشدا هەر لەگەڵ جەناب تا بەردەوام بینەوە لێرە ئەگەر سپاسی کەناڵی میدیایی کورسا دەکەین سەرکەوتوو بن هیوای سەرکەوتن دەستگای میدیای کورسات بە ئەرکی خۆی زانێت کە ئەم جۆرە کەمپینانە لە هەر شوێنێک بابەتێک لێ قەمانێکە بێت لە هەر بوارێکدا بێت بگیرێتە ئەستۆی خۆی ئەمە بەشێکن لەو کتێبانی کە لە سەرەتای هەڵمەتەکە زۆر دڵخۆشم لە پشتی منی شەو هاوکارانم دیمەنەکانتان بەردەوام بۆ دەگوازنەوە کە خەڵکێکی زۆر بە پەرۆشن بۆ ئەوەی کە بەردەوام کتێبەکان بهێن ئێرە پێشەشیکەن لە پشتی منەوە دەبینم مامۆسای زانکۆ دەبینم خوێنکار دەبینم کتێبەکانی دەهێنێت ڕاستە هەڵمەتەکە هێشتا سەرەتایەتی زۆر کەس لی ئاگادارنێ بەڵام ئەگەر ئێمە دەبینی ئەگەر ئەم دیمەنانە دەبینیت کە ڕاستە و خۆ لە شاشەی کورساتەوە دەڕات تۆ دەتوانیت بەتەنگ ئەم کەمپینەوە بیت تۆ دەتوانیت هاوکار بی لەوەی کە کتێب لەگەڵ خۆتدا بهێنیت بۆ ئەم کەمپینە و بەشداربی لە سەرخستنی پرۆسەکە زۆر کتێب دەبینم بە زمانی عەرەبی هاتووە بە زمانی کوردی هاتووە بە زمانی ئینگلیزی هاتووە ئەمانە جێگەی دڵخۆشین کە لە هەموو بوارەکان وەکو بەڕێوەبەری کتێبخانەی پیرەمەگرونیش پێی ڕاگەیاندین لە هەموو بوارەکان پێویستیان بە کتێبە یەک کتێب نییە زیاتر لە 4000 کتێبیان پێویستە ئێمە هیوادارین ببێ بە 10000 کتێب بۆی کتێبخانەکە ئەوەندەی تر دەوڵەمەند بێت ئێوە لە هەر شوێنێکن ئێمە بینن وەرن بۆ گەڕەکی چوارچرا زانکۆی پۆلیتەکنیک لەوێ کتێبەکانی خۆتان ببەخشن دکتۆر هەژار ئەگەر لام بێت ئەو دکتۆر هەژار کە یەکێکە لەو کەسانی کە هەم مامۆسای زانکۆیە هەم بیرۆکەی ئەمەی بۆ هاتووە کە ئێمە بتوانین لەگەڵ دەستگای میدیای کورسات کارێک بکەین کە ئەگەر هاوکارم سەنگەر بیتەوە ئێرە دکتۆر بە من تۆ ڕوو بکەینەوە خۆرەکە هاوکارم فەرموو یعنی بۆ ڕوو بکەینەوە ئێرە بیرۆکەی ئەم کەمپینە لە چیەوە هات ینی بۆچی سەرچاوی گیرەمە ئەرکی زانکۆیە ئەم جۆرە کارانە بەڕاستی یەکەم بە لە پسەری دۆمتە وەڵام بەمەوە بەڵێ ئەرکی زانکۆیە
وەرکی خوێنکاری زانکۆیە هەموو پرۆسەیەک وەرزشی بێت هوەری بێت ڕۆشنبیری بێت ئابووری بێت هەڵمەتی وشارکردنەوەی تەندروستی بێ ئەم زۆر هەڵمەتانە چێتە خانەی وشارکردنەوەی کۆمەلگاوانەیە بەڵێ ئەرکی سەرشانمانە چکە بە تەنها زانکۆ بریتی نییە لەوەی کورسی ڕقۆ خوێنکار بێت لەسەر تەختێکی ڕقدانیشێ ئەبێ بەشدارکە لە بنیادنانەوەی ئەم کۆمەلگایە بەداخەوە لە چەند ڕۆژەوە بردووە ئەو حاڵەتە نەخوازراوە ڕوویا لە شارۆچکەی پیرەمەگرون ئێمەی زۆرێشان ئێمەش وەکو ئەو هەواڵانەی کە ڕوودەدەن لە کۆمەلگادا بەیانیان لەگەڵ خوێنکارەکانەوە دەکاتچێنە ناو گروپەکانەوە گفتوگۆەکەین یەکێ لەو حاڵەتانی کە زۆر پێیان ناخۆش بوو لەوانەکەی خۆمدا خوێنکاران ئەویان زۆر پێ ناخۆش بوو کە ئەم دیاردەی سووتانی کتێب ڕاستە خوێنکارە چێتە سەر شەقام و داوای مافی خۆیەکە بەڵام خوێنکار ئەگەر بەشدار نەبێت لە بەرهەمێنانی معریفەیە کتێب ناسووتێنێ بۆیە بە زەروریان زانی وەکو وەڵامدانەوەیەک بەشداری پێکردن لە معریفەدا ئەمە وەکو بەشداری پێکردن وەکو وەڵامدانەوەی بۆ ئەو کەسانەی کە ئەڵێن خوێنکاری زانکۆ تێک دەرە وتیان نەخێر ئێمە هەڵمەتێک ڕائگەێنین ئێوە چی پشتیوانیمانەکەن من تاوان بیرۆکەکەی خۆم بوو ما بەیەکەوە هەڵمەتی ڕابگەێنین زۆر سوپاسی سەرەتا دەستگای میدیای کورسات دەکەم کاتم بەدەنگ بیرۆکەکەمانەوە و سوپاسی ڕاگرایەتی و ئیدارەی بەش و سەرۆکی زانکۆ بە تایبەتی دەکەم کە جێی دڵخۆشکەری بوو هیچ ئاسەگێکمان بۆ دروست نەبوو هەر بوونی هەڵمەتەکەش لە ناو گۆڕەپانی زانکۆیە بۆ ئەوەیە کاگاری بەمەم بە اختیاری خۆمەوە پرسیارەکەم ینی خەڵکێکی زۆر پێی وایە کە لە نێو زانکۆدا ئەم کامپینە دەکرێت دەبێت هەر خوێنکار و مامۆسای زانکۆ بەشدار بێت وەڵامی نەخێر ئێمە بۆیە حوشەی زانکۆمان هەڵبژاردووە نزیک دەرگای حوشەیە ئەمە تەنها لە فەرمێتی ئیشەکەەوە ئاخوازێ ئەگەر نام هەڵمەتە بۆ جەماوەرە بۆ جەماوەری کوردستان بەگشتی بە تایبەتیش بۆ خەڵکی شاری سلێمانی خۆشەویست کە خۆی شارەکەمان بە پایتەختی ڕۆشنبیری ناسراوە ئێمە ئەو دیوارە و یا ئەو بربەستەی کە پێشتر هەیە لە بینی زانکۆ و خەڵکدا ئێمە ئەو دیوارانە هەڵەگری خوێنکاری زانکۆ ئەم دیوارانە هەڵەگرێ فەرمو زانکۆ هی ئێوەیە وەرن لەگەڵمانە بن بمان بینن با بە هەردووکمان بە هەمومان ئێمەی خوێنکاران و مامۆسانی زانکۆ بەشدارین لەگەڵ ئەو ئەقڵە جوان و ڕۆشنانەی کە ئەیانەوەی کۆمەلگا بنیاد برێنەوەنێ ئێمە تێکدەرنین بنیادنەرین بوونی ئەم هەموو خوێنکارەکە خۆیان سەپەرشی کارەکانەکەن ئێمە تەنها لە ڕووی کارژەڕیەوە بۆمان خسوونەتە سەر پێکە خۆتانەی بینن ئەو گەنجە جوانانە ئایندەی ئەم وڵاتی ئێمن زۆر دڵخۆشمانەکە کە ئێمە لە ئایندەدا چالاکی باشتر بکەین خۆش بە زۆر سپاس لە مێژووی کەمپینەکانی کە دەستگای میدیای کورسات ئەنجامیداوە یەکشت زۆر ئێمە دڵخۆشەکە ئەوەیە کە لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی تر هەندێک گەنجی خۆڕەسک دروست دەبن بۆ پاڵپشتی ئەم جۆرە کەمپینانە یوەدارین لە هەر شار و شارۆچکەیەکن کۆمەڵە گەنجێکی خوێنگەرم خوێنەوار کۆ ببنەوە کتێبەکان کۆ بکەنەوە بە ئۆتۆمبیلێک بیگەێنە دەست ئەم کەمپینە ئەمەش جۆرێکی تر لەو هاوکارانی کە دەکرێت بۆ ئەم جۆرە کەمپینە دکتۆر هێرش ڕسوڵم لەگەڵای مامۆستای زانکۆ و پسپۆری بواری تێکیش دکتۆریان زۆر بەخێر بێ پێشتر بینیمی کە هاتی کتێبی خۆدانە دەستخۆشتی لە یەکەم لە ڕووی ئیتیچیەوە ئەمە چەندە کارێکی ئیتیچیە چەندە کارێکی ئەخلاقی و هەستکردنە بە بەرپرسیارەتێکی ئەخلاقی کە لەسەر ئەستۆی هەمومانە بەشداری ئەم جۆرە کەمپینە ئێوەش بەخێر بێن زۆر سپاس بابەتی ئاکار ئێتیک پانتایش فراوانی هەیە دەچێتە ناو هەموو جومگە و پنتە جیاوازەکانی ئینسانیەت و مرۆڤایەتی و کۆمەڵی مرۆیی بۆیە ناکرێمە تەنها لە چەند بابەتێکدا لە چەند شتێکدا کۆی بکەینەوە وەکۆی کە بەڕێز ئەمەش پێدا مەسلەی هۆشیارکردنەوە مەسلەی هەڵمەتی هۆشیاری کتێب معریفە و زانکۆ هەموو ئەوانە چێتە ناو ئەو بەرپرسیارەتی ئاکاریەوە کە پێویستە زانکۆکاری لەسەر بکە خوێنکاری زانکۆ مامۆسای زانکۆ ڕاگەیاندنەکان زۆر بەچڕی کاری لەسەر بکەن ئەم هەڵمەتەی کە ئەم ڕۆژ زانکۆی پۆلیتەکنیک سلێمانی بە هاوکاری کەناڵی کورسات لێرە دروستی کردووە بۆ کۆکردنەوەی کتێب ڕاستە ڕەنگە بۆ ئەرکێک یان مەهامێکی تایبەت بێ بۆ کتێبخانەی پیرەمەگرون کە بەداخەوە لە ماوەی ڕابردوودا ڕوبەڕووی فەوتانوستانی کتێبەکانی بۆەوە بەڵام پەیامێکی تری لە پشتەوەیە کە ئێمە بەردەوام هەوڵدەین کتێب ئاشت بکەینەوە لەگەڵ خوێنکاردا لەگەڵ خوێنەردا یان زۆرتر ئاشنایی بکەین چونکە بەڕاستی کتێب سەرچاوەیە کە بۆ معریفات تەمەنەگە باش بەکاربهێنرێت و دەکرێت زانکۆکان دەواازەیەکی زۆر باشتر بن بۆ ئەوەی کە خوێنکاران بتوانن لە ڕێگەی ئەو جۆرە هەڵمەتانەوە بەشداریکی کاریان هەبێت لە کۆمەڵدا.
دیارە ئەوەی کە جێگەی دڵخۆشیە بەشێکی زۆر لە خوێندکاران بەشێکی زۆر لە ڕێکخراوەکانیش بەشداری ئەم جۆرە چالاکیە دەکەن من دەمەوێت بچمە ئەو دیەوە گەر هاوکارم سەنگەر هاوکار بێت ئێستا بەشێکی زۆر لە ڕێکخراوەکانیش بەشداری ئەم کەمپیناکەن و دەیانوێت بە ڕۆڵیان هەبێت لەوەی کە لە سەرخستنی ئەم کەمپینە بەشدار بن ڕێکخراوی CDOش پێما بێت ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت لێرن چەند هاوکارێکیانەیە خاتون جەنبی تێرۆ با ڕووبکەنە کامێرە وەکو ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت ئێوە ئەمڕۆ ڕۆڵتان چی دەبێت بەڵێ سەرەتاوە خێر بێن زۆر سپاس ئێمە کوڕەخراوی CDO بەشداریمان کردووە لەم کەمپینە بە هێنانی 32 کتێب جۆراجۆر بە هەموو بابەتێکی تیادایە و ئێمە هەمیشە پاڵپشتی ئەو شتانە ئەکەین کە لەسەر گەشەپێدان بە خوێندنەوە بێت چونکە هەمیشە CDO پاڵپشتی نیشتان هەرە و بوارانن کە بواری گەشەپێد بەڵێ گەشەپێدان جۆراجۆرە ڕۆمانە هەموو بەشێکتیا کە خوێنەر ئیسفادەی لێ بکات. بەڵێ ساق زۆر زۆر سپاس بەڵە خۆشەویستان وەکو دەیبینن ئەمە کەمپینەکەیە کە کەمپینی میدیایی کۆکردنەوەی کتێبە بۆ کتێبخانە سڵاوەکەی پیرەمەگرون ئەم کەمپینە 3 ڕۆژ بەردەوام دەبێت لە گەڕەکی چوارچرا لە نێو زانکۆی پۆلتەکنیک لە نێو حەوشەکەیدایە وەرنە ئەم کەمپینە هاوکاری و کۆمەکە و کۆمەکە معریفی و زانیاریەکانی خۆتان پێشش بەم کەمپینە بکەن بەهێنانی کتێبێکیش بێت کارێکی گەورە دەبێت هیواداری نەماوەی ئەم 3 ڕۆژەدا کە وەکو بەڕێوەبەری کتێبخانەی پیرەمەگرون پێڕاگەیاندەم زیاتر لە 4000 کتێبیان پێویستە بەڵام هیواداری بتوانین زیاتر لە 10000 کتێب کۆ بکەینەوە کە زۆر من ئاسوودەم کە لە ماوەیەکی کورت و کەمدا ئەم هەموو کتێبە کۆکراوەتەوە من ئێمە ڕۆژانە بەردەوامە بین و پرۆگرامی ڕۆژێکینەوە لەم کەمپینەدا پێتان ڕاگەێنین ئێوەش بێن ڕۆژانە لێرەدا کتێبەکانی خۆتان بێنن گەنجە خۆشەویستەکان لە هەر شار و چارۆچکەیەکەن هەڵمەتەکانتان ئەنجام بدەن و کتێبەکان کۆبکەنەوە و بهێنن بۆ سەرخستنی ئەم کەمپینە کەمپینی میدیایی کۆکردنەوەی کتێب بۆ کتێبخانەی سوتاوی پیرەمەگرون بەردەوامی هەیە